تا دێت ژمارەی ئەو چەکدارانەی داعش زیاد دەکات کە لە مووسڵ هەڵاتون و ڕوو لە ناوچە سنووریەکانی ئێران لە پارێزگای دیالە دەکەن. بەرپرسانی شیعەش بە پێویستی دەزانن چەکدارانی داعش لە ناوچە سنووریەکان دوور بخرێنەوە و ئارامی بۆ ئەو ناوچانە بگێڕدرێتەوە. ناوچە سنوورەکانی عێراق لەبەرەوەی هاوسەی کۆماری ئیسلامە یاخود هەر وڵاتێکی تری ناوچەکە ئەو ناوچانە بوونەتە شوێنحەوانەوەی داعش کە سروشتێکی شاخاوی هەیە. داوا لە هەموو دەستگا ئەمنیەکانەکەم بە هەموو لایەنە جیاوازەکانەوە ئەو ناوچانش ئازاد بکەن، وەک ئەوەی مووسڵ پێویستە شاڵاوێکی بە کۆمەڵ بۆ ڕزگارکردنی شاخی حەمرین و مەکحول بکرێت. پارێزگاریکردنی سنوورەکانی عێراق لەگەڵ ئەو دەوڵەتە هاوسیانە بەڕاستی گرنگی خۆی هەیە. سەرباری زۆربوونی ژمارەی چەکدارەکانی داعش لە ناوچە کێشە لە سەرەکانی دیالە، بەڵام چالاکیەکانیان گوند و شاخ و ناوچە دوورە دەستەکانی بۆ ناو سەنتەری شارۆچکەکان تێنەپەڕاندووە، گەرچی لە باکووری ئەو ناوچانەوە پێشمەرگە و لە باشووریشەوە حەشدی شعبی و سوپای عێراق چاودێریان دەکەن. بەڵام ئێستا مەفارزەکانیان هەیە، زیادی کردووە، هەندێک چالاکیان هەیە، بەڵام لە مەرکەزی ناحیەکانە نییە، بەڵکو لە دێهاتەکانە کە دوورە دەستن لە هێزەکانی هێزە ئەمنیەکان، بۆیە چالاکیەکانیان تەنها ڕفاندنی خەڵک و دانانی عبوویە. بەنسبەت داعشەوە کە داعش لە مووسڵ تێشکاوە، حتمما ئەوانەی کە پاشماوەی داعش خەڵکی سنوورەکانی ترن بە تایبەتی دیالە چۆن بڵێ سەرگەردان بوون گەڕاونەتەوە بۆ سنوورەکانی خۆیان و حتمما ئەوانە هێزی ئەویان نییە بتوانن هێرش بکەنە سەر هیچ شوێنێک تەنها بۆ کاری تیرۆریستی و بە شێوەیەک لە شێوەکان دوور لە شارەکان کاری تیرۆریستی ئەنجام بدەن. ناوچە کێشە لە سەرەکانی دیالە تەنها گرفتی کۆبوونەوەی ژمارەیەکی زۆر چەکداری داعشی تێدا نییە، بەڵکو و پێشمەرگە و حەشدی شعبیش هێزی زۆریان لەو ناوچانە کۆ کردووەتەوە و ململانەیانە لەسەر پاراستنی پێگەیان. هەر بۆیە کورد لە هەوڵدایە ناوچە کێشە لە سەرەکانی دیالەش کە تا ئێستا هاوپەیمانان هیچ چالاکیەکیان دژی داعش تێدا ئەنجام نەداوە بخاتە چوارچێوەی پرۆسەکانی هاوپەیمانانەوە. بۆیە هاوپەیمانان لە ئێستادا ڕەنگە دوورتر لە ئایندەی پرۆسی سیاسی لە عێراق بڕوانن، بۆیە مەبەستیانە لەگەڵ وڵاتانی دراوسێ و بۆ خۆشیان جێپەیەکی باشتر لە عێراقدا بگرن بۆ ئەوەی کە ئەو مەترسیانە چی لەباری ئەمنی چی لەباری سیاسیەوە ڕوبەڕووی گەلانی عێراق بێتەوە بتوانن سنوورێکی بۆ دابنن و بەم ئۆقرەیە ڕەنگە دۆخی ئابووری دۆخی ئەمنی جارێکی کە بچێتەوە خزمەتی خەڵکەوە و خەڵک بتوانێت سەر لە نوێژیان دەست پێ بکاتەوە. ناوچە کێشە لە سەرەکان کە بە گرنگترین ناوچەی ئەمنی عێراق دادەنرێن و بە بۆمبێکی تەوقیتکراویش بۆ تەقانەوەی دۆخەکە تەماشا دەکرێن، بەو پێی لە ئێستادا کورد و شیعە هێزی زۆریان تێدا کۆ کردوێتەوە و داعشیش لەو ناوچانە بوونی هەیە و تورکمانیش لە هەوڵی پێکێنانی هێزی چەکداردایە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.